لە ڕاستیە هیچ ناوێکی بەو شێوەیە لە هەرێمی کوردستان و لە دام و دەستگا شەڕیەکانی هەرێمی کوردستانە نییە. من بەڕاستی لێرەوە لە بەردەم ئێوەیە بە شێوەیەکی زۆر دڵسۆزانە پێشنیارێکەکەم و هیوادارم هەموو لایەک ئەم پێشنیارە بە هەند وەربگرن. من داواکەم ئەنجومەنێکی تر پێک بهێنرێ وەکو ئەنجومەنی لۆردات لە وڵاتە دیموکراسیەکان هەیە بۆ ئەو خەڵکانەی کە ماوەیەکی زۆر تێکۆشانیان هەبووە لە خەباتی ڕزگاری خوازیگەلی کورد بۆ ئەوەی بتوان ڕێسوود لە تواناکانیان وەربگیرە لە بری دروستکردنی لیژنەی لەم شێوەیە کە لە دەرەوەی موسساتی دەستوری هەرێمی کوردستان و موسساتی یاساییە بیر لەوە بکەینەوە کە ئەنجومەنێکی تر وەکو پەرلەمان لە شێوەی پەرلەمان بەڵام بە هەندێک سەلاحێتی دیاریکراوە بە شێوەیەکی دموکراسیانە پێک بهێنرێ بەڵام پێویستە کات هەموو ئەوەی کە ئەنجامەدرێت لە بڕیاردان لە چوارچێوەی دام و دەستگا شەڕیەکانی هەرێمی کوردستان بێ لە چوارچێوەی پەخستنی دموکراسیان نەبێ و هیوادارم دەست هەڵگرین لە زیادکردنی شوێنی بڕیاردان لە دەرەوەی دامەزراوە شەڕیەکان. ئەمەمانان هیچ کاتێک ئەوەمان بەلاوە گرنگ نەبووە چاو کاتی لە ناو پەرلەمانی کوردستان لە بینای پەرلەمانی کوردستان بووین چه ئەو کاتی ڕێگریمان لێکرا لە چوونەوە بۆ پەرلەمان چه ئێستاش کە باس لەوە کرێ ڕێگریەکان بۆ چوونەوەمان بۆ پەرلەمان نەماوە ئەو کات و ئێستاش بەلامانەوە گرنگ نییە لە چ پۆست و پلۆپایەکی بەلامانەوە گرنگە کە ئەگەر بچینەوە چیمان پێکرێ و ئەگەر ئەومان پێ نەکرا چیەکەین.